وەلید فەراج 21 ساڵە فەرمانبەرە. بەهۆی ڕاگررتنی پلە بەرزکردنەوەوە لە 9 ساڵی ڕابردوودا 2 پلە بەرزکردنەوەی بۆ نەبەستراوە. وەلید و هاوپیشەکانی بە جوموجۆڵی دەستپێکردنەوەی پلە بەرزکردنەوە دڵخۆشن کە چاوەڕوان دەکرێت لە مانگی داهاتووەوە کاری پێ بکرێت. تقریبا 17 موچەمان لە لای حکوومەتە، 2 ستێپیشمان ڕاژیراوە، یعنی ئەمە 2 پلە بەرزکردنەوەمان لە لای حکوومەتە. وارووا بەوەی کە گەشتبینیشین بەم گۆڕانکاریەک کە لە عێراقەوەیەت، یعنی ئەمە ئەوەیە گەشتبینیەکە. ئەگەر تۆ لە حکوومەتی هەرێمەوە بووە هەروەک خۆی وەستا، ئەگەر بکرێ بە تایشید ئێمە بەلانی کەمەوە نسبەی شکە لە موچەکەمان زیاکە. نسبەکە تقریبا بە تەسەوری خۆم بە نسبەت خۆمەوە من وهەستەکەم نسبەی پارەکە لە تقریبا 150-140 ئەوە نەببێ، یعنی بچێتەوە سەر موچەکەمان. لە سەرەتای ئەم مانگەوە بەم گەڕم و گوڕیەوە سەرقاڵی تەواوکردنی ڕێکارەکانی پلە بەرزکردنەوە و لە هەمان کاتدا هاوتاکردنی لیستی خانەنشینی. پێش 1.5 ئەم لیستانە بگاتە هەولێر بۆ بەڕێبەرایەتی گشتی خانەنشین، پاشان گشتی خانەنشینە یا بە وەزارەتی دارایی، وەزارەتی داراییش کۆنتاکتی هەیە لەگە وەزارەتی دارایی عێراقا. ئەو کاتە ئیتر بزانین یا بە پلە بەرزکردنەوەکە موچەی مانگی 5 ڕەوا ناکرێ یا بەبێ پلە بەرزکردنەوە، کە ئێمە لە هەموو حاڵەتەکانە هەردوو ئامادەکاریەکەمان کردووە. حکوومەتی هەرێمی کوردستان ساڵی 2015 پلە بەرزکردنەوەی ڕاگرت، دواتر بە چەند قۆناغێک پلە بەرزکردنەوە دەستی پێکردەوە، بەڵام بۆ هەموو موچەخۆران نەبوو، بەڵکو تەنها بۆ پێشمەرگە و هێزە ئەمنیەکان و سەرۆکایەتیەکانی هەرێمی کوردستان و پەرلەمان و ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی دادوەری بوو. بەڵام فەرمانبەرانی مەدەنی لەو مافەیان بێبەشکران. هۆگر هەڵگورد، زوومی سلێمانی.